ئەمە چیتر بکەی باشە شارەزای شەرعبی باش على الأقل ڕۆشنبیری ئیسلامی بۆیە هەموو جارێکیش بیرتانە خەمۆر لە خوێندنی ئامادەی ئامەدی ئیسلامی کە الحەمدلله ئێستا متەوەستەی کشمان داناوە بۆی ناوەندی و هەوڵە ژەدەین ئیبتیدائیەکیشدا بمەزرێنی بە ناوی سەدا نیدا ئامەد لە ئامادەی ئامەد کتێبەکانە خوێنی ڕۆشنبیریشی ئیسلامی باش پیاکەی ناڵێن علمی شەرعی زۆر فێرەبی بەڵام على الأقل چاود دەکرێتەوە کە حەڵاڵ و حرام کامەیە علمی شەرعی کامەیە و ئەوانەی کە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بە فەرموویەتی ئەمانە علمی فەرزی عینن لەسەر هەموو کەسێکە بێ وەری بگرێ على الأقل ئێمە لە منهەجە ئەوەمان نووسیوە کە هەتاکو فێر ببی و تەرجیعیشت دەکەم و جەنابیشت و ئەو بەڕێزانی تریش کە گویان لێمانەوە بیستن لەسەر ئەو خوێندنە هەوڵ بدەن و ئێستا شتێکی ئەلکترۆنیشە هیچ ئەرژێکی تێ ناچێ ناوی خۆت تۆمارەکەی اینجا تهدید کراوە هەموو مانگێک بۆ نمونە سبەینی ئیمتیحانی ئیستیخلافە هەر کەسێک ناوی خۆی نووسی و کۆدی وەرگرتو و کتێبەکەی داگرتو داونلۆدی کردو سعیتیا کردو سبەینی ئیمتیحانەدا هەموو شتەکان ئەلکترۆنین کۆدی خۆت وەرگرتووە چیتە ناوەوە تەوە پرسیارەکان مەسەن 50 پرسیارە لە 50 دقیقەیە جوابی دەیت و کە خێرا جواب بدایە بڕە سەر پرسیاری دوای ئەو دوای لەوانەیە بە 25 دقیقە بە 30 دقیقە جوابی بدەیتەوە و نتیجەکەش احتیمالە وەری بگریان احتیمالە بگەڕێتەوە سەر ئیدارەی ئیمتیحانەکان نازانم بیزەبەت ئێستا چۆنە لەبەرەوە تەشجیعیش دانەکەم لەسەر خوێندنەکە فرسەتێکی زۆر باشە لە ماڵی خۆت دانیشتووی تەمەنەکەشت هەرە ڕوا هەتاوەکو ئیمتیحانەکان کۆتایی پێبێ لە 23 پێنجی 2020 مەرحلەی 1 و 2 کۆتایی پێدە ئیمتیحانەکان بەڵام تەبعاً خولە هەر دەورەکە بەردەوامە بێتەوە مەسەن ئەو کەسەی ئەمڕۆ سبەینی ئیمتیحانەکە فریانەکەوتی ئیستیخلافەکە دەورەی دووهەم هەیە لە دوای ئیمتیحانەکان دێتەوە سەر ڕۆژێکی تر تهدید کراوە بە هەمان شێوە بۆ ئەو خولێکی ترە پرسیارەکانە گۆڕێ لەگەڵ مەجموعەی یەکەم پرسیاری دووهەم بۆ مەجموعەی دووەم پرسیاری سێم خولی سێم و چوارەمیش دانراوە